سەبارەت بە دنیای مەوازی یا دنیای بەرامبەر چ دەزانی؟ ئایا پێت وایە تۆ لە جیهانێکی دیکە ڕادەی؟ کات باش، من سمکۆ جەهانگیریم، ئێرە ستدیۆی بڵینگۆیە. کاکۆتا لەگەڵم بن تا چیرۆکێکی سەرسوورهێنەرت سەبارەت بە دنیای بەرامبەر بۆ بژێرمەوە. بەر لەوەی دەست پێ بکەم، تکایە کاناڵەکەمان سەبسکرایب بکە و زەنگوڵەکەش هەڵکە با ڤیدیۆکانی داهاتووشمان ببینن. وا بزانم بەیانیەک لە خەو هەستاون و دەبینن کە شتەکانی دەوروبەرتان گۆڕاون. ئێوە هەر لە ماڵی خۆتاندان و لە ژوورەکانی خۆتاندان، بەڵام دیوارەکانی ژوورەکانتان ڕەنگێکی ترە و کتێبخانەکەتان لەسەر جێخۆی نەماوە. ویزە ویزێک لە بنگوێتان دێت و ڕووناکیەک دێتە پێشچاوتان و سەرتان لە جێژەوە دێت. هەڵدەستن و چاوێک لە دەوروبەرتان دەکەن و دەبینن کە هەموو شتێک وەک خۆی لە هاتوتەوە. لەم چەند چرکەیەدا چ شتێک ڕوویدا؟ خەون بوو یاخۆت خەیاڵ؟ بەڵام هەرچی بێت زۆر لە ڕاستی دەچوو. ڕەنگە خەون و خەیاڵیش نەبوو بێ، وەکو ئەوەی وایە کە بۆ ماوەیەکی کورد ڕۆیشتبی بۆ دنیایەکی تر و لە دنیای مەوازیدا مابیتەوە و دواتر بۆ دنیای خۆت گەڕابیتەوە. یەکێک لە بەناوبانگترینیان بۆ پیاوێک ڕوویداوە کە لە فڕۆکەخانەی تۆکیۆ کاتێک کە چاو لە پاسپۆرتەکەی دەکەن دەبینن کە ئەم پیاوە لە وڵاتێک ڕاهاتووە کە ئەو وڵاتە هەر بوونی نییە. بەخێر هاتن، لەم کلیپەدا نەهێنیەکانی چیرۆکی پیاوێک لە تارێد ئەو پیاوەی کە لە جیهانی مەوازی ڕاگەڕابووە ڕوون دەکەینەوە. مێکانیکی کوانتۆمی وەکو چیرۆکە خەیاڵیەکانە کە تێگەیشتن لەی زۆر ئەستەما. بازە شتێک کە لە ئاستی کوانتۆمدا ڕوو دەدەن و ئێمە لەیان تێناگەین. بۆ وێنە ئێمە دەتوانین جێگەی ئەلکترۆن پەیدا بکەین، بەڵام پێش ئەوەی کە ئەو کارە بکەین، ئەلکترۆن وەکو شەپۆلێک هەڵسوکەوت دەکات و ئەم فانکشێنی شەپۆلە بە ئێمە دەڵێت کە یەک ئەلکترۆن دەتوانێت لە یەک کاتدا لەسەر تاسەری ئەتۆمدا هەبێت. تێگەیشتنی بڕێک نا زۆر ئەستەما. وەکو چۆن زانای بەناوبانگی فیزیک جان میلێر دەڵێت ئەگەر بە خوێندنەوەی مکانیکی کوانتۆمی جێژ نەبن، یعنی ئێوە لە شتەکە حاڵی نین. لە کاتی هەڵسەنگاندنی ئەو ئەلکترۆنەدا هەر لەو شوێنەی کە ئەندازەی دەگرین ئەلکترۆنەکە قفڵ دەبێ. زۆرێک لە زانایان لەسەر ئەو باوەڕن کە جیهانگەلێک هەن کە بۆ هەر جێگەیەکی ئەم ئەلکترۆنە بوونیان هەیە و بە ڕێژەی دنیاگەلی بێسنوور نمونەهایەکی بێکۆتایی لە ئێوە بوونیان هەیە کە بە ئەم تێئۆریە دەڵێن دنیاگەلی چەند لایەنە. هەر کات هەڵسەنگاندنی کوانتۆمی ڕوودەدات، جیهانێکی موازی لە جیهان جیا دەبێتەوە و بەهۆی ئەوەی کە ڕێژەیەکی زۆر لەم جیهانە بوونیان هەیە و لە دنیایەکی بێسنووردا هەموو شتێ ئەگەری ڕوودانی هەیە. لە دنیایەکدا زەویەک هەیە کە هێشتا دایناسۆرەکان لەناو نەچوون و لە دنیایەکی تردا ئێوە ئەکتەرێکی ناسراون. سەراسەری ئەم تئۆریانە هیچ کەس باوەڕی نەدەکرد کە ئەم جیهانە پێکەوە پەیوەندیان هەبێت، تا ئەوەی کە لە ساڵی 2014دا زانایان تئۆری دنیاکانی چەند لایەنەیان پێشنیار کرد. ئەم تئۆریە دەڵێت کە نەتەنیا جیهانی موازی بوونیان هەیە، بەڵکو دەتوانن پێکەوە لە پەیوەندیدا بن. لە ساڵی 1952دا 7 ساڵ دوای شەڕی جیهانی دووهەم، ژاپۆن گەشەیەکی زۆری کرد و خەڵک لە وڵاتانی ترەوە سەردانیان دەکرد. دواتر لە ژولای 1954دا بازرگانێک کە بۆ پشکنین گەیشتە لای بەرپرسانی گومرک، کاتێک کە چاویان لە پاسپۆرتەکەی کرد، پڕ بوو لە مۆری وڵاتانی جۆراوجۆر و سەیرێکی پیاوەکەیان کرد. لەیوە گومان کەوتن و لێیان پرسی کە ناوت چییە؟ کوتی نێوم برادریک جێناسفێرە. تا ئێرە هەموو شتێک ئاسایی بوو تا ئەوەی کە لێیان پرسی لەکوێ ڕاهاتووە. برادرێک وەڵامی دایەوە خەڵکی تارێدم. بەرپرسەکە تا ئەو کات نێوی تارێدی نەبیست بوو. نزیکەی 200 وڵات هەیە کە هێندێکیان زۆر بچووکن و هەر لە بیردا نامێنن. هاوکارەکەی بانگ دەکات و پێی دەڵێت تارێت لەکوێیە؟ ئەویش نازانێ. هیچ کامیان ناوی وڵاتی تارێدیان نەبیستووە. لە باڵەدەستەکەیان دەپرسن ئەویش نازانێ. بەرپرسەکە بانگی دەکات و پێی دەڵێت کە دەست لەسەر ئەم نەخشەدانی و پێمان بڵێ کە ئەم وڵاتە لەکوێیە. برادرێک دەست لەسەر ناوچەیەکی نێوان فەڕەنسا و ئیسپانیادا دەنێت، بەڵام بە پێی نەخشەکە ئەم شوێنە ئاندۆرا بوو، نەتارێت. برادرێک بڕێکی کێشەکێش کرد و کە ئەمە چ گاڵتەیەکە؟ وڵاتی من پێشینەیەکی هەزاران ساڵەی هەیە، ئێوە نەخشەیەکی دەستکردان لای مندانەوە کە وڵاتی منیان لێسڕیوەتەوە. نە بەرپرسەکان دەیانزانی چ ڕوویداوە و نە برادرێک وایان دەزانی کە ئەم پیاوە لە خۆیەوە شت دەڵێت، بەڵام مۆرەکانی سەر پاسپۆرتەکەی و پارەکەی کە ئی چەند وڵاتی جۆراوجۆر بوو هەموویان ڕاست بوون، تەنانەت پارەی وڵاتی تارێدیشی تێدا بوو. بەرپرسەکان زیاتر لێیوە گومان کەوتن و پرسیاریان لێکرد کە لەکوێ دەمێنیەوە. برادرێک ژمارەی هوتێلێکی پێدان، زەنگیان بۆ هوتێلەکە لێدا، بەڵام ئەوانیش پیاوێکی ئاوایان نەدەناسی کە ژووریان بۆ کردبێتەوە. زۆر لێیوە گومان کەوتن و چونکە سەردەمی شەڕی ساردیش بوو، وایان دەزانی کە سیخوڕێک شتێکە. پێیان کوت کە زەنگ بۆ شوێنی کارەکەت لێدا، زەنگی لێدا. سەرەڕای ئەوەی کە کۆمپانیایەکی ئاوابوونی هەبوو، بەڵام ئەندامێکی بەو نێوایان نەبوو.
بەرپرسەکان نەیان دەزانی چ بکەن. بەڵگەکانی و هەر شتێک کە پێیبوو لیان وەرگرت و پێیان کوت کە تا ڕوونبوونەوەی باسەکە دەبێت لە هوتێلێکی نزیک فڕۆکەخانە بمێنیەوە و 2 پاسەوانیشیان بۆ دانا. برادرێک لە ماوەی شەودا سەر ئێشەی هەبوو داوای خواردنی کرد و بۆیان برد. هیچ جم و جۆڵێکی گوماناوی ڕووی نەدا و هیچ کەسیش لە ژوورەکەی نەهاتە دەرێ. بەیانی زەنگیان بۆ لێدا. کەس وەڵامی نەدایەوە. چوون بۆ ژوورەکەی بەڵام برادرێک لەوێ نەبوو. زۆر سەیر بوو. نەدەلاقەکان جۆرێک بوون کە کەس بتوانێت پێیاندا بچێتە دەرێ، نەدرگایەکی تری لێبوو. هەموو شتێک لەژێر چاوەدێریدا بوو. بەڵام برادرێک لەوێ نەمابوو. زۆر بە پەلە گەڕانەوە بۆ فڕۆکەخانەکە و چاویان لە شتەکانی کرد کە چی ئەوانیش نەمابوون. هەموو شتێ بزر ببوو. وەک ئەوەی بڵێ پیاوێک لە تارێت بوونی نەبوو بێ. ئەم هەواڵانە زۆر زوو گەیشتنە فەرمانبەری وڵاتی ژاپۆن. سەرپۆشیان لەم چیرۆکە کرد و دەستوریاندا کە هەر کەسێ ئاگاداری ئەم باسە بووە دەنگی لێ نەهێنێ. هەندێک دەیانگوت کە برادرێک ئەندامی نهێنی ئاسایش بووە و هەروەکو باسمان کرد سەردەمی شەڕی سارد بوو سیخڕەکان لە هەموو شوێنێک هەبوون. بەڵام کێشەکە لەوەدا بوو کە ئەندامێکی نهێنی فێرکرا و ڕەنگە بتوانێت لە هوتێل ڕابکات. بەڵام ئەوەی کە پاسپۆرت و شتەکانی لە ناکاو بزر بوون زۆر سەیر بوو. تئۆریەک کە لایەنگری زۆرتری هەیە ئەوەیە کە پیاوی تارێت لە دنیای موازی ڕاهاتوو ئەو شەوە کە لە هوتێلدا سەری هێشاوە ڕەنگە گەڕابێتەوە دنیای خۆی. ئەم چیرۆکە تا ڕادەیەک سەرسوڕهێنەرە. ئەگەر خۆشیتان لەم جۆرە چیرۆکە دێت ڕەنگە چیرۆکی پیاوی تارێتتان بیست بێت. چیرۆکێکی ناسراوە. بەڵام ڕاستی چییە؟ ڕاستی شتێکە کە لە زۆر جێگادا نەکوتراوە. ئەوەی کە تا ئێستا گوێمان لێبوو بۆ ساڵی 1970 دەگەڕێتەوە. لەو ساڵێدا کتێبی ڕێنمای ئەگەرەکان بڵاو کرایەوە. کۆمەڵێک لە چیرۆک و تئۆری و ڕووداوی سیر بوو. لە بەشێک لەم کتێبەدا هات بوو کە لە ساڵی 1950دا لە ژاپۆن پاسپۆرتی کەسێک دەپشکنن کە کتوێتی لە وڵاتی تارێت ڕاهاتووە. نووسەری ئەم بابەتەش دەقەکەی لە ڕووی وتارێک نووسیوە کە دەگەڕێتەوە ساڵی 1960. لە ڕاستیدا پیاوێک بە نێوی جان ئالین زیگراس ویستویەتی کە تەواوی جیهام گەڕێت و وڵاتێک و پایتەخت و زمانێکی لە خۆیەوە ساز کردووە و هەمووی ئەو شتانەی لە نێو پاسپۆرتێکی دەستکرددا نووسیوە. ئەو کابرایە کتوێتی کە ئەندامێکی ئاسایش و دۆستێکی نزیکی سەرهەنگ ناسر سەرۆکوەزیرانی میسرە. هەر بەم چیرۆکەشیەوە لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گەڕاوە و کەسیش پێی نەزانیوە و زۆریش ڕێزیان لێگرتووە. بەڵام کاتێک کە گەیشتۆتەوە تۆکیۆ چیرۆکەکەی ئاشکرا دەبێ و بەرپرسانی گومرێک پێی دەزانن. لە کۆتاییدا زێگرازە سەر شتەکانی سوورە و دەڵێ کە ڕاستن و لە دادگاشدا هەر کتوێتی کە ئەندامی ئاسایشە بەڵام خەڵکی تارێدا و بۆ وڵاتی میسر کار دەکات. بۆ ماوەی ساڵێک لە بەندیخانە کرا و ئاوا بوو کە ئەفسانەی پیاوی تارێت دەستی پێکرد و وەکو هەموو ئەفسانە بڕوا پێکراوەکان سەرچاوەیەکی ڕاستی هەیە و زێگراز پیاوێکی ڕاستەقی نەبوو. بەڵام پیاوێک لە تارێت بە پێی ئەم پیاوە ساز بووە. ڕەنگە جیهانی موازی هەبێ و پەیوەندیشیان پێکەوە هەبێ بەڵام چیرۆکی پیاوێک لە تارێتڕا نا. چیرۆکی ڕاستی زێگراز کە باسمان کرد و گوتمان پیاوێک لە تارێت لە ڕووی ئەوە ڕاساز کراوە. ئەم پیاوە ڕێک دوای ئازادبوونی لە بەندیخانە بێسەر و شوێن بوو کەس پەیدای نەکرد و وێ دەچێت کە ئەو جار هەر بەڕاستی بۆ دنیای خۆی گەڕابێتەوە. ڕای ئێوە سەبارەت بە دنیای موازی چییە؟ ئایا بوونی هەیە یاخود نا؟ ماندوو نەبی هاوڕێی خۆشەویستم، سپاس کە تاکۆتا لەگەڵم بووی و هیوادارم چێژی تەواوت لێ وەرگرت بێت. ئەگەر یەکەم جارە کاناڵ ئێمە دەبینیت تکایە سابسکرایبمان بکە و زەنگوڵەکەش هەڵکە. ئەگەریش هاوڕێی کۆنی تکایە بۆمان بنووسە سەبارەت بەچی پۆست و ڤیدیۆت بۆ ئامادە بکەین.